پشتگوێخستن و ئیهمالکردن بەڵگەیە لەسەر بەدیل. کاتێک خزمێکت وردە وردە لێ دوورەکەوێتەوە بزانە بەدیلی تری هەیە، بزانە کەسێکی لە تۆ باشتری دەستکەوتووە، مەسلحەتەکەی لەگەڵ توانە ماوە. کاتێک برادێک لە ناکاتێکە ئاگۆڕێ بزانە بەدیلی هەیە، بزانە شوێنی تری هەیە بۆ یەچێت. ئینجا ئینسانی موسڵمان نابێت بە دوای شیری ڕژاوە بگری. بڕواتە تا پرسیاری لێ بکەیت، نامەی بۆ بنێری کاکەوە تۆ چەندێکە تێکەڵی منی چۆن وا لێم دوورکەوتیتەوە، هەر پرسیارشی لێمەکە، هەر پشتگوێی بخە. هەر کەسێک تۆی بیە خۆیدا لە دەرگاکەت، خۆی نامەت بۆ نێرێ، خۆی تەلەفۆنت بۆکە. بۆیە گەر هەرچەندێک لۆمەمان کەن لەسەر ئەم ڕیتمە وتارێم هەر بەردەوامە بین. خەڵکانێک پێیان وایە تۆ زەلیلی بەر دەرگاکان بیت، یعنی کەسێکیش وەکو من مامۆسایە، بۆ ئیلا ئەبێت من هەر لەگەڵ یابم، باوش لەگەڵ من نابێت. کاتێکە من دەستی ڕێزی بۆ درێژەکەم ئەبێ هەز بەو ڕێزە بکات، دەگەر دەستی بۆ درێژ نەکات دڵنیا بێت ئەچێتە سەلەی مەحذوفاتەوە و لەولاش ئەی سڕینەوە هەتا کۆرنێتەوە. یعنی ئینسان کەرامەتی خۆی خۆشەوێ کاتێک چێتە نزیکی کەسێک، کاتێک خزمێک دێت بۆ ماڵەکەت، کاتێک برادێکە تەواڵتە پرسێ، مانای وان نییە نەتوانێت بەتەنیا بژی، مانای وان نییە